ئەو سارە بەعام برنج خراپ بوون جاگە برنجەکی باش بێ حتممە برادران لەوانێ نەزان و کە ئەمە برنجن کردیەوانە ئیدی داواکەن و یان ئەمە بە خۆمان دەی بیان دەینێ لەوان بنێرین ێزە هەر کەسە و بە قەدەری خۆی برادریش ماشەڵا زۆرن ئەگەر بۆوان بکەیت دەوی لە خۆت بکڕیەوە ئارە لە بۆ خۆت بکڕیەوە بەخۆی ئەمە لە گوندە دوو برنجەکرێن تەنها سەدری شەشمانجیە هیچ برنجیتکە نییە کەس نەدیتە ئەوانە لێرە ناکرێت لە بادی نانەکرێ برنجەکەش بەعام ئەو سارە زۆر خراپ بوون ساڵی نزیکە ئاو هەبوو خەرک زۆر مرتاح بوو بەس ئێستا ئاو زۆر کەم بۆ سارە پەرەی نەدا ئاوی کانیاوە بوو شتانە کەم بوون برنجەکانیش بەعام خراپ دەرچوون بەدەست دروینەکە خۆ دەڕاستە ئەوەتە لە خوارەوەی مەیە بەس برنجەکە ئیمە زۆر کەتیە کە تەعاردە دەڕاستی پێ هەر ناگیرێتەوە لەبەر هەندێک بەدەستانە دروین ئەگەر نەخۆ ئەوماندی بووی نایێستا هەمووی مەکانە دەڕاستە دێ و ئەدروی و بۆت حازرەکەویدی تەواو بەس مەوزوعەکە ئێستا ئەو برنج لە پێوەیە ئێرەی هەموو کەتیە ئەو ناوەڕاستەی نادروێتەوە دەڕاستە هەر ناگریتەوە خەسارەوی تقریبان جێی تەنەکە نیوە سادیتم ئەوەرەکە لەو تەنەکەیە چەند ئەمین تۆ لای خوای کەس نزانانی ڕسق چەندە ئەمە چاندیتن ئیدی بەتەمای خوای نازانین ئەوەکەی کووە بەس وەکو دایمەن تەنەکێک ئەنێ ئەگەر بهێت خوا بدە سە تەنەکەیەک ئەبڕی پوشک باوەڕت هەبی بەبەر ناکەوی لە هەموو دنیا ئێستا خەڵک زۆر بە هەیە برنج لە زیان دینی بە ئیبا تا سەفرۆشی لەوەی برنجێکی خۆشە خاوێنە فەلاحەکانیش چاویان هەموو کەسی مشتری خۆی هەیە خاص لە منتقەی سلێمانی دێن لە کۆیە دێن لە زۆر زیان دێن لۆ مەطعام و شتیوانە ئەبن حقیقەت ئەم چزار برنجی فرۆشتنم نەبووە ناش فرۆشم ئەگەر هەر چەندی بێ لەبەر هە بەشی خۆنەکە ئەو سارە بەعام برنج خراپ بوون جاگە برنجەکی باش بێ حتممە برادران لەوانێ نەزان و کە ئەمە برنجن کردیەوانە ئیدی داواکەن و یان ئەمە بە خۆمان دەی بیان دەینێ لەوان بنێرین ێزە هەر کەسە و بە قەدەری خۆی برادریش ماشەڵا زۆرن ئەگەر بۆوان بکەیت دەوی لە خۆت بکڕیەوە ئارە لە بۆ خۆت بکڕیەوە بەخۆی